گەورە میهرەبان دیفاع لە ئیمانداران دەکات. إن الله يدافع عن الذين آمنوا. دیفاع لە ئیماندار دەکات لەگەڵ ئەوەدا گوناه و تاوانیان هەیە، عیب و عار و کەم و کوڕیان هەیە، هەڵە و پەڵەیان هەیە، بەڵام خوا دیفاعیان لێکات. چونکە تۆ بتەوێ لەگەڵ مەلایکەدا بژیت نابێ لەسەر زەوی بیت. تکاتان لێ دەکەم ئەوەندە لایک بۆ تاوان مەکەن، ئەوەندە بەشداری تاوان مەکەن. کەسێک ئەمرێ با خراپیش بێ بڕۆ خوارەوە، حاشا لەو ڕی بەڕێسانە خەڵکە ڕشێتەوە. کابرا خراپە پێویست ناکە بەم شێوەیە کە تازە مردووە شەیتان وازی لێ ناوە تۆ قچێ بەسەریەوە. قەینا دوعایەکی لەکە بەس جوێنی بۆ پێدەی. کاکە گیان ئێستا بڵێن سەحابە ئیمامی عومەر غەڵەتی کردووە، هەرەکەڵێن ڕاستە وایە. وەرە ئیمامی عومەرە شەیتان لێ ڕای کردووە، تۆ بۆ ڕاناکەی لێی. بەداخەوە ماڵمان وێران کردو، دنیا و قیامەتی خۆمان تاریک کردو، بەیانیەکی ناو گۆڕێکی تەنگ و تەسکەوە. بەسە سوکایەتی کردن بە خەڵکی، بەسە جوێندان بە خەڵکی. لە خوا بترسن، تۆزی ئینسان بێ شەخسیەتی بەدەمی پاک بێ.